هەڵە باوەکانی بەکارهێنانی فیلەر و بۆتۆکس ئەمە بە پێویستی زانین کە هەندێک پرسیاری دیکەی و هەستیارتر لە کەسانی شارەزا بکەین و هیچ دکتۆرە گەشین کەمالشا کە پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاریە لە ستۆدیۆی سلێمانیەوە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ. دکتۆرە بەیانیت باش، ڕۆژێکی باش، هەمیشە هەر سڵاوت لێبێ. بەیانی باش دکتۆرە، ئەو هەڵە باوانەی کە ئێستا بینەرانیش باش، ئەو هەڵانەی کە ئەکرێت لە بەکارهێنانی فیلەر و بۆتۆکسا چین، ینی زیادە ڕەویت یاکرێ یاخود پێویستی بە پێی کەسەکە چۆنە؟ بەڵە وەکو باس کراوە هەم بۆتۆکس و هەم فیلەریش بە پێی جۆرەکانی خۆتان نەزان منەظەمەی FDA ئەپروڤ، واتە هەندێکیان هەیە FDA ئەپروڤدا، واتە ئەوە مەشاکلمان بۆ دروست ناکە. بەڵام زیانە لاوەکیەکان لەو حاڵەتایە ڕوئایە کە FDA نەبێ، واتە ئەگەر FDA ئەمریکی تەسریحی پێ نەیابێ کە هەیئەی خواردن و دەرمانە، ئەوە کێشە هەندێک جار هەیە زیاتر دروستەکە. یەکێ لە کێشە سەرەکیەکان کێشەی هەستیاریە، ئیتر ئایا لە بۆتۆکسا بێ یان لە فیلەرا بێ. باشە دکتۆرە، وەکو چارەسەریش دەوترێت کە ئێستا بۆتۆکس بەکارهێنرێت جگە لە بوارە جوانکاریەکەی و بەشێک هەیە کە وەکو چارەسەر بەکارهێنن، تا چەندە ئەم چارەسەرە باشە و چەندێکیش کاریگەرە؟ بەڵە بەدڵنیایەوە ئەگەر باسی بۆتۆکسکەین، وەکو جەنابیشتان ئاماژەتان پێەیە کە بۆتۆکس مادەیەکی ژەهرە بەکتریایە دەریە کە بۆچولینیەم تۆکسین ئەم جۆرەیان تایپ ئەیەکەیەتی جۆری ئەیە. ئەم بۆتۆکسە خۆی لە ئەساسا دەمارە ڕاگەیانەکان کە لە ماسوولکەکەیە لاوازیەکە و وەکو چۆنەڵی ماسوولکەکە بۆ ماوەیەکی کاتی شەلەل پێهێنێت کە شەلەلێکی باشە نەکخراب، بۆ ئەو مەبەستە بۆ کەمکردنەوەی چرچی لە ڕوخسارە و یان هەندێک جاریش هەیە بۆ کەمکردنەوەی عارق لە ئیتر لە ناوچەی بنباڵا بەیان لە دەستەکانە. هەندێک کەس هەیە قوتابین و ناتوانن یعنی جاری وایە شت بنووسن، وای لێ ئەبێ بۆتۆکس چارەسەرێکە بێ بۆیان بۆی کەمکردنەوەی عارق لە منطقەی دەستیانە بکرێت. کەواتە بۆ پێ تەنها بۆتۆکسیش و فیلەریش بەکار ناهێنرێ بۆ مەبەستی جوانکاری، بەڵکو هەندێک جار هەیە بۆ مەبەستی زانستی و بۆ مەبەستی چارەسەر بەکارهێنێ. جۆرێکی تری چارەسەرمان هەیە بە بۆتۆکس، ئەویش ئەو کەسانەیە کە شەقیقەیان هەیە، بەدڵنیە ئەوانەی شەقیقەیان هەیە کە لە چارەسەرە کاریگەرەکان بەکارهێنانی بۆتۆکسە بۆ ئەو کەسانی شەقیقەیان هەیە و ئازاریان کەمەکاتەوە. باشە دکتۆرە، بەو پێی کە ئێستا گەنجان زۆر سەریان کردوت سەر بەکارهێنانی فیلەر، چ کاتێک فیلەر لە چ تەمەنێکەوە بکرێت؟ ئایا هەر پێویستەکە وەکو مۆدێلێکە و ترێندێکی جیهانیە و ئێستا سەردەمێتی ئەکرێ هەموو تەمەنێک بەکاری بێنێ و بیکات؟ بەڵە بەدڵنیایەوە لە مۆزوعی فیلەریشا باباسێکی کورتی فیلەریشکەین کە فیلەر چییە؟ فیلەر بەدەستەواژە ئامێکی پێوترێ فیلەر، ئەگینا خۆی ئەگەر جۆری فیلەرەکان بە پێی جۆری ئەو تایپەیەکە ئەکرێ. زۆرترین باوترینیان ئەوەیە کە مادەی هایلۆرۆنیک ئەسیدیتیایە، ترشەڵۆکی هایلۆرۆنیکی تایە. خۆی ئەم ترشەڵۆکی هایلۆرۆنیکە لەسەر پێستی هەموو کەسێکە هەیە، بەڵام ئەوەیە زانست وای لێ کردو ئەم مادەیە بکرێ بە جێڵێک و بەکاربێنرێ بۆ تعبیە یان پڕکردنەوە بۆ ئەو شوێنەی کە ئەتوێتەوە فیلەرەکەی بۆ بکەیت. ئیتر ئایا بە مەبەستی جوانکاری بێ یان هەندێک جارێ بە مەبەستی ڕێککاری. بۆ ئەم مەبەستە طبعاً هایلۆرۆنیک ئەسیدیش زیان و قازانجی خۆی هەیە و بە پێی شێوازی کردنەکە. جەنابەت پرسیارەکەت ئەوەیە کە ئایا لە هەموو تەمەنێکە ئەکرێ؟ بەدڵنیایەوە لە سەر و تەمەنی 20 ساڵیەوە ئەکرێ، بەڵام بەڕاستی ئەم زیادە ڕۆیەی کە ئێستا لە جیهانە و لە کوردستانیشا هەیە ئەمەش مەسموح نییە، چونکە هەندێک جارێک کەسەکە بە هیچ جۆرێ مشکلەی دەموچاوی نییە و نە تەشەوهاتێکی خوڵقی هەیە و نە هیچ مشکلەیەکی هەیە لەسەر پێستیان، لەسەر دەموچاویان، لەسەر جەستەشی تەنانەت، چکە ئێمە فیلەری بەدیش بەکارهێنین، بەڵام کەسەکە پەنا ئەباتە ئەوەی کە فیلەرێکی زۆر تەتەڕوفەکە بەس لە پێناو ئەوەی حەسکا لە مۆدێلێک بچێ یان هەندێک جار هەیە لاساییکردنەوە. بەڕاستی ئەمە نەک لە کوردستانە، لە عالەمە ئەمە بووە بە ترێند.
باشە دکتۆرە ئەوەندەی کە شارەزا بین لە کار و چالاکیەکانی بەڕێزت ئەوەیە کە زۆر لە کۆنفرانسە جیهانیەکانیش بەشدارەکەیتەوە کۆنفرانسانش کە لە هەرێمی کوردستان ئەنجامەدرێت تا چەندە لەناو کۆنفرانسەکان جەخت لەوە دەکرێتەوە کە پزیشکانی پسپۆری جوانکاری ڕێگر بن لەو خانمانی کە تەمەنیان کەمترە لە 18 ساڵ یاخود پێویستیان بە فیلەرکردن و بۆتۆکسکردن نیە واتە ڕێنمایی ئێوەی پزیشک کاتێکە کەسێک دێ بۆلاتان و دەیەوێت وەکو مۆدی ڕۆژ لەگەڵ ئەم مۆدەیە بڕوات ئێوە ڕێگری لێ بکەن بڵێن ئێستا کاتی نیە وەک خەڵک هۆشیار بکەنەوە لەگەڵەوەی کە ئێوە پزیشکێکی پسپۆڕی جوانکارین گرنگی بۆ بابەتادەن چەندێکیش گرنگی بۆ دەن کە خەڵک هۆشیار بێت. بەڵێ ئێمە وەکو تاکێکی کۆمەلگا وەکو پزیشکێکی پسپۆر لەم بوارەیە بە دڵنیایەوە هەمیشە ئێمە ئامۆژگاریمان بۆ کەسانەی خواردبی ساڵ بووە کە ئێوە خۆتان جوانن پێویستان بەوە نییە مادەیەک بەکارهێنن لە جەستەتانە کە تەتەڕوفی تیابێ و پێویستت پێی نەبێ واتە بە دڵنیایەوە کەسانی سەر و خواردبی ساڵن ڕێنماییەکەین کە نەیکەین و ئامە بەشایەت حاڵی چارەخوازەکان کە ئێمە ئەبینن لە مقابلەکانی بەڕێستانیان لە ڕێی تەلەڤیزیۆنەوە لە ڕێی سۆشیەل میدیاوە کە دائیمەن تەوعیی خەڵکمان کردووە و ئامۆژگاری خەڵکمان کردووە کە نەکرێ چونکە ئەمە لە جیهانە ئەمە قەدەغەیە بەڵام هەندێک جاریش هەیە چارەخوازەکە خۆی ئەگەر لە لای ئێمەش نەیکا ئەچێت سەردانی کەسێکی کاکە لەو بوارەیە هەبێ کە حەسکا بۆی بکە بەڵام بە دڵنیایەوە ئەبێ پزیشکەکە ئەوەنە لێزان بێ و پزیشکەکەش بەسەراحەت ئەوەنە مەسئول بێ لەو ئیشەی کە ئەیکا و قازانجی مادی بیر نەکاتەوە لەو کاتەیە بیر لەوە کاتەوە کە کەسەکانی دەوروبەری کە تاکەکانی کۆمەلگایە بەرەو کۆمەلگا بەرەو شتێکی سەقەت نەبات دڵنیاشم پزیشکانی کوردستان هەمویان وابیرەکەنەوە. باشە دکتۆرە گەشین ئێستا شێوازەکانی جوانکاری و گرنگی پێدان بە جەستا بە پێستی دەموچاو زۆرن یەکێکی دیکە لەیزەرکردنە بۆ دەموچاو و بۆ جەستا جۆرەکانی لەیزەر چییە و گرنگیەکانی چییە بۆ پێست و چ سوودێکی هەیە؟ بەڵێ ئەگەر ئێمە باسی تەوەری بەتاقیتەنیها لەیزەری مو بکەین ئەوە شتەکە کورتترەکەینەوە باشتر ئەبێ ئەگەر باسی لەیزەری مو بکەین طبعاً چەند جۆرێک و چەند شێوازێکی تایبەتی خۆی هەیە و بەتاکید ئەو ئامێرانەی ئێمە لە سنتەرەکانمان بەکارهێنین ئامێرەکان هەمووی FDA ئەپروڤی هەیە سپاس بۆ خوای گەورە باشترین ئامێرەکان ئێستا لە کوردستان هەیە واتە و ئامێرانەی پێشتر بۆ نمونە 10 ساڵ پێش ئێستا دەستمان پێی نەئەگەی ئێستا سپاس بۆ خوای گەورە هەمووی بەردەستە لە کوردستان لەبەرەوە ئەو جۆرە ئامێرانە بەکارێنین بە دڵنیایەوە کە سەلاحیەتی هەیە کە FDA ئەپروڤ وەکو باسمان کرد و لە هەمان کاتە کاریگەریە نەرێنەکانی کەمترە و لە کاریگەریە لاوکیەکانی کەمترە بەڵام بە دڵنیاییشەوە هەندێک جاریش هەیە هەر لەگەڵ ئەوەشا لە بەرەوەی مەزانستی پزیشکی شتێک نییە لە سەیاسەبێ هەندێک جار هەیە ماکی خراپ دروست ئەبێ بۆ نمونەیەکێ لەوانە کە لەیزەری موەکەی بۆ کەسانەی سکین تایپیان و جۆری پێستیان تۆخترە هەندێک جار هەیە کەسەکە دووچاری سووربوونەوە ئەبێ یان هەندێک جارێ سووتانیش دروست ئەبێ بەهۆی ئەو حاڵەتەوە خاصەتەن لەو کەسانەی پێستیان برۆنز بووە لەبەرەوە ئێمە ڕێنماییمان بۆ کەسانی کە لەیزەری موەکەن ئەوەیە کە ئەگەر ئەزانن ماوەیەک چوونەتە بەر خۆریان پێوتێ سنپەیدین یعنی چوونەتە بەر خۆر و ها لەسەر بەحرەمێنیتەوە بۆی پێستە تۆخ بێ لەو کە حاڵەتەیە ئەبێ بۆ ماوەیەکی کاتی لەیزەرەکە بۆستێنرێ و دوای ئەوە دەست پێ بکرێتەوە چکە لەو حاڵەتەیە بە دڵنیایەوە سووتان ڕۆیە. باشە دکتۆرە گەشین ناکرێت جەنابەت لەگەڵمان ئامادە بیت و ئێمە بەستەنیا بابەتەکە بخۆزینەوە بۆ فیلەر و بۆتۆکس و لێزەر ئەمە پرسیاری دیکە بکەم کە دوا پرسیاریشمە دڵنیام کە گرنگیەکی تایبەتی شێبێ بۆ خانمان مثلەر وۆتەر لەگەڵ ئسنس لەگەڵ تونەر و ئاوی گوڵاو کە زۆر بەکارهێنرێن ئەم سێشتا چۆن ئەوێ بەکاربهێنرێن بۆ کێ بەکارهێنرێت ئەگەر بکرێت بە کورتی وەکو ڕێنمایەک بۆ خانمان. بەڵێ چاوەکەم ئەم چوارشتە من ڤیددیۆیەکی کورتیشم کرده بوو لە موقع ئینستاگرامەکەی خۆمەگەر حەستان کرد فۆلۆوەرسە بۆ ڕێزەکانیان ئەوانەی بینەرمانن لەم بەرنامجەی ئێوە سەیریکەن بە کورتی هەر چواریان هەر یەکە و دەوری خۆی هەیە ئەگەر باسی میسیلەر وۆتەرکەین ئەوە زیاتر وەکو میکەپ ڕیموڤەر وایە بۆ پاکەرەوەی دەموچاو بۆ کەسانەی بۆ خانمانەی کە میکەپەکەن و ئەسنس اختراعێکی کۆریە بۆ ئەو کەسانی کە لە دوای ئەوەی کە حەبی ئایزۆتریتینۆین بەکارێنیان لەسەر هەرچە عیلاجێکی زیبکە بێیان پێستیان هەستیارە بێ وەکو شێدارکەرەوەیەک بەکارهێنرێ و لە هەمان کاتە ئاوی گوڵ بۆ ئەو کەسانە بەکارهێنرێ کە پێستیان چەور بووە و چارەسەری پزیشکیان وەرگرتو و پێویستیان بە پاکەرەوەیەکی ژێ بەس پاکەرەوەیەک کە پێست ئەزێت نەیە و تۆنەریش تۆنەر پیئچی پێست ڕێک ئەخا
بۆ پێەیە بۆ ئەو کەسانە ئەبێ کە بیانەوێ ئیکۆلایزیشنی پێچی پێستیانکەن و تعدیلیکەنەوە لەو کاتیا تۆنەر بەکارەهێنرێت. بە دڵنیاییشەوە ئەمانە هەمووی کاریگەری باشی لەسەر پێست هەیە، بەڵام هەندێک جار هەیە لەوە شاتە تەڕف نابێ بکرێواتە من چارەخوازم هەیە بە بەردەوامی لە ڕۆژەکە 2 بۆ 3 جار تۆنەر بەکارێنرێ. بە دڵنیایەوە ئەو باش نییە، بە دڵنیایەوە هەموو تەتەڕفێک و هەموو زیادەڕۆییە لە چارەسەرەکانە ئەنجامی باشی نابێت. بەڵێ دکتۆرە سپاس دەکەین کە ئەم بەیانیە لەگەڵمان بوویت، دەستخۆش بۆ ئامادەبوونێت و سپاس بۆ ڕێنمایەکانت. سپاس دکتۆرە گەشین کەمال شاو.